بەمەبەستی دانانی پارێزگاری کەرکووک و وتوێژ لەگەڵ عەرەب و تورکمانەکان پارتی و یەکێتی سێلیش نێاوبەشیان لەسەر ئاسی هەرێم و کەرکووک و بەغداد دروست کردووە، بەڵام تا ئێستا جگە لە لیژنەکەی بەغداد هیچ کام لە دوو لیژنەکەی دیکە کۆبوونەوەکانیان ئەنجامی نەبووە. ئەندامێکی لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ پەیام ئاشکرای دەکات جگە لە چەند کۆبوونەوەیەک لە هەولێر هیچ هەنگاوێکی تر نەنراوە بە ئاڕاستەی چارەسەری ئەو پرسە. راوە ئێستا کۆمیتەیەک دروست کراوە لەسەر ئاسی نوێنەرایەتی سەرکردایەتی هەردوو حزب و ئەمانە ئەو دۆسیە ئەو مەلەفیان داستۆیە مەلەفی دانانی پارێزگاری کەرکووک کە حەسەی لیستی برایەتی لە ڕووی قانونیەوە کۆبوونەوەیان کردووە لەگەڵ نوێنەرانی لیست. ئیجراعاتی ئوسوڵی ئەوەیە کە لیستی برایەتی کەرکووک بە فەرمی ئەعلانی بکات کە کاندیدەکی بریتە لە فڵان بەڕێز یا کەسێکی زیاتر. ئەو وەختە کە ئەعلانی کرد دەبێ لایەنەکانتی لە ئاگادار بکرێتەوە بۆی کەوا جومنی پارێزگا کۆبوونەوەیەکی بەنیسابی تەواو بکە. ئێمە هیوادارین ئەو کۆبوونەوە بکرێ، هیوادارین لیستی برایەتی بتوانێت نوێنەرایەتی لیستەکە بکات لە ڕووی ئەغلەبیەتەوە، ئەمپلانی 21 ئەندام کۆ بکاتەوە زیاتریش. ئەگەر برادرانی تورکمان و عەرەب نێن لیستی برایەتی بە تەنیا ئەتوانێت نیساب تەکمیلە بکات، چونکە ئێمە لە 2005 تا 2007 مقاتعی عەرەب و تورکمان هەبوو، بەڵام مەجلیس هەموو ڕێکارە یاساییەکانی خۆی کردو و ئیجتیماعاتی شێ کرد و کێشەمان نەبووە. ئەمە ئیتاری عامەکەیە. ئەمە لەم قۆناغەیە و ئێستا تا چەند هەنگاومان ناوە من ئەوەندەی ئاگادار بووم جگە لەو کۆبوونەوانەی کە لە هەولێر کراوە هەنگاوی تر نەنراوە. پەیام لە سەرچاوەیەکی باوەڕ پێکراوەوە زانوویەتی لیژنەکەی کەرکووک دوای 5 کۆبوونەوە لە نێوان خۆیاندا هێشتا نەگەشتون بە هیچ ڕێکەوتنێک تا بتوانن لەگەڵ حزبەکانی تری ناو لیستی برایەتی کۆ ببنەوە. بەرپرسێکی یەکێتیش گەشتبین نییە بە هەنگاوەکانی یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد. بەڵام ئەوەی من بۆ خۆم پێشبینیەکەم هەچەند سەیری ڕووداوەکانەکەم پێچەوانی ئەم هەنگاوانەمان پێ ئەڵێ ئەویش ئەوەیە کە وەک پێویست نەتواندراوە هەنگاوی باشی بۆ بدرێت یان هەلومەرجە سیاسەکەی کورد خۆی وەکو پێویست نییە کە بتوانێت بێت بە بەشێ لە چارەسەر بەڵکو ئێستاکو ئێستا بەشێکە لە مشکلەکان خۆی کورد خۆی بەشێکە لە کێشەکان کورد خۆی وەکو پێویست نەهاتە پێشەوەی بتوانێت لە ماوەی 2 ساڵی ڕابردووە تاکو ئێستا نەیتوانێت وەکو ێست هەنگاوی جدی بنێ بۆ ئەوەی ئەم بارودۆخی ئێستا بەسەر شاری کەرکووک و منتقەی جەنەکە کات و ئاسایی کاتەوە. جا بۆیە هیوادارم ئەو هەنگاوانی بڕیوانە جێبەجێ بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەڕاستی دڵخۆشکردنین تاکو ئێستا دڵخۆشکردنی من بۆ خۆم مێدم زۆر ناتوانم مێدی لەسەر هەڵچین زۆر گەشتبینیش نیم. هیوادارم وان نەبێت، بەڵام کورد تاکو ئێستا بەشێگری لە چارەسەر ماوەیەکی کەم ماوە لە بەردەم کورد تا بتوانێت پێش بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو پۆستە یەکلایی بکاتەوە، بەڵام ناکۆکیە سیاسەکانی نێوان پارتی و یەکێتی هێندەی تر هەنگاوەکانی ئەو پرسەی قورستر کردووە و پێشبینی دەکرێت نەگەنە هیچ ڕێککەوتنێک تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەوا بڕیارە لە مانگی نیسانی داهاتوو بەڕێوە بچێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.